وەفدێک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە زۆربەی زۆری فراکسیۆنەکان لە لیژنەی پرۆژەی لا مرکزیەت سەردانی ئیدارەی گەرمیانیان کرد بە مەبەستیەوە لە نزیکەوە لە ڕاو بۆچوونی ئیدارە و یەکە کارگەڕیەکان ئاگادار بن دیارە کۆبوونەوەیەکی باش کرا سەرجەم سرنج و تێبینی و پێشنیار و داواکاریەکانی ئیدارە خرا بەردەسی ئەو وەفدە بەڕێزە ئێمە جارێکی تر لێراوە هەم دەستخۆشیان لێ یەکەین و ئومێد دەکەین ئەمە یەکەم جار و دوجاریش نەبێ لە شێوەی ئەو سەردانانە گرنگە مەیدانیان ئەنجومەنی پارێزگا لەسەر ئەرزی واقع ئاگای لە سەرجەم پارێزگای سلێمانی ئیری هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕی ئیدارەی گەرمیانە بێت لە چۆنیەتی ئیشوکار و خزمەتکردنی هاوڵاتیان. دیانە ئەمستەردانەی ئێمە لە درێژەی کار و چالاکی لیچنەکەمانە کە لە دوای هەڵکاری گشتی لیچنەکە دانرا بڕیارماندا سەردانی یەکە ئیدارەکانی سنووری جوگرافیایی پارێزگای سلێمانی بکەین بێگومانیش گەرمیانێکێکە لەو ئیدارانەی کە لە سنووری جوگرافیایی ئەنجومەنی پارێزگای سلێمانیایە و کۆبوونەوەیەکی زۆر باشمان کرد ئەوەی کە ئێمە پێویستمان هەبوو لە وەڵام و لە تێبینی و لە سەرنج لەلایەن بەڕێزانەوە زۆر بە باشی بەڕوونی پێشکەشان کردن و زۆر سوپاسانەکەین دووبارە.